خۆشەویستانم کاتتان باش وادارم هەمولایەک زۆر باش بن تەندروست باش بن زۆر دڵخۆشم کا لە پرۆگرامێکی دیکەی تامی سەر ڕێگا لەگەڵتانم بۆ پرۆگرامی ئەمجارە بڕیارم داوە سەردانی شارۆچکە جوانەکەی تەختەق بکەم اینجا لێرە من وەستام وەکو دەبینن کاتی داخر دوورینەوەیە دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە بەردەوام دەبم لە پرۆگرام و ئێوەش بینەرم بن. جارێک دەبێت پرۆگرامەکەم سەرەتا بەنانی بەیانی دەست پێ بکەم اینجا ئێستا لە دێگەرە وەکو دەزان دێگەرە کۆمەڵێک خواردنگەی لێ و خواردنی جۆرا و جۆری لێ و کە گەشتیار لەو ڕێ بۆ خۆی دەتوانێت لا بدا و خواردن بخوات اینجا دەمێنانێکی بەیانی خۆش بخۆم اینجا دەست بکەم بە پرۆگرام بزانم لەم خواردنگەیە چه هەیە نانی بەیانیان هەیە. سەلام عەلەیکۆم باش مامە گیان ئەحواڵ تۆ تەندروستی باشە زۆر زۆر سوپاس دەکەم. نانی بەیانتان هەیە؟ بەڵێ. چه هەیە؟ نیسک و نۆکا و ماست و هێلکەوڕم و تەشتی. وەڵای خواردنی زۆر زۆر خۆشتان هەیە. بەس ئەمن ماستی دەخۆم لەگەر چای. باشە نانەتی گەرمی خۆشی. لەسەر چا. دەستەکان خۆش بێ من دادەنیش بزانم نانی بەیانی لێرە گەشتیار زۆر داوای لەسەرە. وڵای ئێرە گەشتیاری کەمتر دێتێ یعنی خەڵکەکی بەڵێ خەڵکەکی کاسە و زیاترەوەی ساخەتی سلێمانی هەولێرەوانە بێرە داهاتچۆ دەکەن. واتە زیاتر لەسەر مەسەڵەن برێم دوکانەکانی سەرڕێیە باشە چه خواردنێکی دیکەتان هەیە مەسەڵەن خواردنی دیکە بەیانیانەوانەمان هەیە نیوەڕۆ برژاومان هەیە کەباب و تکەی گۆشت و جەرگ و مریشک و خۆزی و برنج و مریشک و تەشریب و سادە و ئەوانەمان هەموو هەیە. عادەتەن لە سەرڕێ هەر ئەو خواردنا لە هەیە خواردنی دیکە نییە. ئەی زۆر باشە تاو دەستەکان خۆش زۆر زۆر سوپاس من دادەنیشم مەسیژنانەکەم لە بۆ زۆر زۆر مەمنون. دەست خۆش زۆر زۆر سوپاس حەزێت ئەو چێشتخانەی دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە دادەنیشەم ئێوەش بینەرم بن وەرە وەرە لەگەرم بەس تەمەشا بکە زۆر زۆر جوانە. بێ هەمولایەک ناخۆش نانێکی بەیانی زۆر خۆشیان لۆ هینام بەیانیان حەزم لەو خواردنانەیە ئەوها ماست و نیسک و نەک شتی زۆر گەورە با نیسکەکەش تاقی بکەم و بۆنی زۆر زۆر خۆشە. بەجددی زۆر بەتامە زۆر زۆر خۆشە. دەی ماستی تێرێ بیا ماستی مەڕێبێ هەستەکەش تاقی بکەمەوە. زۆر زۆر بەتامە بەجددی ماستەکی خۆش بە. خواردنەکە زۆر زۆر خۆشە زۆر بەدرمە بەخۆم زۆر حەزم لە نانی بەیانیانە و دەزانن تەواو دەکەم خواردنەکەی و بەردەوام دەم لە پرۆگرامەکە. بێ هەموو لایەک ناخۆش نانەکەم تەواو کرد بەجددی بەجددی زۆر زۆر بەتام بوو پاک و خاوێن دەبێتم دەستخۆشی لە شێفەکەی بکەم. ئەو چاپڕم کاکە دەستەکان خۆش بیتن بەجددی خاوێن و باوێن خۆش
بەس ئەو چ ماستەک بوو ئەو ماستە هەری ئەو دیانەی ئەو دەور پشتەیە هەری ئەو منتیقەیە لەو دوکانەیەکیان ئەو ماستەی مەڕوو بزم بوو وڵی بەزدی بەتام بوو دەستەکان خۆش بیتم زۆر مەمنون زۆر سپاس دەکەم دەست خۆش زۆر سپاس ئەگەر نانی بەنانی بەیانی دەست بە ڕۆژەکەت بکەی ها ئینێژی دەبی تااقەتت دەبیتن بەرداوام بەڵێ خۆشەویستان ئێستا گەیشتمە شارۆچکەی تەقتەق هەرچەندە یەکەم جارە بێم سەردانی بکەم پێم خۆشە بزانم خەڵکێکی بەچیەوە خەریکن دەمەوێت زانیاری زۆر لەسەر تەقتەق کۆ بکەمەوە و بێگومان بە ئێوەشی بڵێم و هەروەکو هەمومان دەزانین کە تەقتەق بە ماسی زۆر بەناوبانگە پێم خۆشە سەردانی کێڵگەکانی بکەم و لە نزیکەوە بیبین و زانیاریەکان بە ئێوە بدەم و لە زاری خۆیانەوە بزانین کۆ ئیشەکە ئێوەش بینەرم بن. دوای ئەوەی گەیشتمە تەقتەق لە تەقتەق ئەم پردە هەیە کە پردێکی زۆر کۆنا لە ساڵی 1954 لەلایەن ئەڵمانیا بەردی بناغی دانرا و لە 1958 دەستکرا بە دروستکردنی واتە دوای 4 ساڵ. درێژی ئەم پردە 300 مەترە و پانیەکەی 13 مەترە. بەرزێکەشی 22 مەترە. لە 7 کەوانە و 12 ڕاگر پێکاتەوە دسرێکی کۆنە لە تەقتەق. اینجا بەر لەوەی داخلی دسرەکە بیت کۆمەڵک خواردنگە لێرە هەیە شیرینی و کەباب و شتی خۆش. ئەو جارە جیاواز پێ خۆشە جیاواز تاقیکەمەوە دەمێت شیرینێکی خۆش تاقیکەمەوە لە تەقتەق بزانم ئەو دوکانە چی هەیە هەندێک سەرنجی ڕاکێشام لەگەڵم وەرن. اینجا ئەو دوکانەکەی کە باسم کرد زۆر جوانە ها جوانیان ڕازاندیتەوە سەرنجت ڕا دەچێشیتن بزانم چه هەیە لە ژۆرێ هەموو گوڵ و گوڵ بێتە ناو گوڵان شتی وا دەبیتن. ئەی ماشەڵڵا واو زۆر جوانە وەرە تەماشا بەجددی زۆر جوانیان ڕازاندیتەوە. ئەوە جێی دوو خۆشەویستی ئەگەر هاتن لێرە دابنیشن هەدیەش هەیە دەتانن لە بۆ خۆیان بکڕن و شیرینیش بخۆن بە شیرینی قسەی بکەن زۆر خۆشە. ئێرەش زۆر جوانە بەجددی. ئەو کەسی لێ نیە ئێرە؟ سەلام عەلەیکوم. باشی خاتون جان ئەحواڵت؟ تەندروستیت باشە؟ هەمووشت باشە؟ الحەمدولیلا. سانم ڕۆژانە لە چەندەوە دوکانی دەکەنەوە؟ لە 8:30 تاوکو 12 شەو. تاوەکو 12 شەو دوکانتە ئەگەر هەندێک پێش مەمنونت دەبم. دوکانەکەتان زۆر جوان ڕازاندیتەوە بەجیانی ها. لەولاش باسم کرد گوتم دوو کوردستاندانە لە خۆی دوو خۆشەویست بێن دابنیشن. هەیە دێن دابنیشن؟ بری ئاشکرایان مەکە حەقت چییە؟ بزانم چه شیرینێک لێرە زۆر دەفرۆشێ هەموو شتەکان هەیە؟ بەڵێ زیاتر شیرینەکان وەستاکەشمان کوردی ڕۆژهەڵاتە شیرینەکان زیاتر ئێرانی قەنادیە مەشەدیە نەرگەلیە پاقلاوەیە کێکی بە کرێمە ئایسکرێمی لێە شەربەتی فرێشە ئەمجێتخوا با ئەمن دابنیشم ساردم لە بۆ دەست خۆش ستان زۆر خۆشەوم لە بۆ بینم ئایسکرێمە چ خۆشم لە بینم دەست خۆش بێ بامش بچم لەو جێ جوانەی بە تاقتێنە دابنیش قەینە نانە تەمەشا و گۆزە جوانانشیاندانەیە دیمەنێکی زۆر جوانە بەڕاستی. ئایسکرێم ئایسکرێمەکەشمان لە بۆ دێت دێکی خنجیلانە و جوانە لە تەقتەق. مۆتەکەشیان لە بۆ مینا بەس دیێ و گەرمایە ئەو گەرمایە شتە ساردانەی دەوێتن وەنیە
ئای دەستەکان خۆش بیتن دەست ئاسایی لەگەڵ لامدانیشی والله هیچ فەرقی نییە دەستت خۆش بیتن دەست مایکەکەم لێ وەگرا بەس خانم من لێرە ئیش دەکەن وەستا شیرینەکانمان پیاوە بەسانها دوخان میتوان لێرە لە دوکانەکەی زۆر خۆشەوە نیە خانیش ئیشی خۆی هەبیتنەوە هەر نەکرد لە ماڵێەوە نیە دەی لە شتان ساڵی ئیشاءالله باشم گوتم مۆتە گوت ئایسفەرقی چێ مۆتە و ئایسفرە ئینگلیسی کچێ بە کورجەکەی خۆمان بە هەولێری مۆتە و تەواو باشە بە پرسیارێک لێکم دەزانە خەرچی تەختەر بە گشتی بە چێوە خەریکە زیاتر کشت و کاڵیشی کشت و کاڵەکان تەختە بە عامش ماسی زیاتر ئیشی کشت و کاڵەکەن خەڵکی تەختەق حوزی ماسی هەیە ینی تەختەق بە ماسی زۆر بەناوبانگە بە هەنجیر ماسی باشە ئەوە میوە مەسەلان گوت کشت و کاڵێک زۆر دەکرێت هەنجیر لێرە زیاترانی تەختەق بە هەنجیر زیاتر بەناوبانگە زۆر باشانی هەنجیر تەختەقی بەناوبانگە بەڵێ بەزەم هەر ماسیەکەم جێ لێ بووە ماسی هەیە هەنجیر هەیە قەیسیان هەیە ئێستا فەسلی قەیسیە زۆر پێم خۆشەوە دەچمە جێیەکی هەم فەسلی ئەو شتەی بیتنە مستاڵم تاقیب بکەمەوە بخۆم وەڵە زۆر خۆشە فراولێ نیە فراولێ و زۆر خۆشە باشە مۆتەکەش بە خۆتان دروست دەکەن نانە مۆتەکە لە کۆیۆ دێنن لە کۆیە دێنن یعنی بە هەمووتەی بە ئازری دێنن ینی دروست دەکرێت لەوێ ئەمە لێوە دێنین ینی لێوە دێنینە ئێروکانە ئەدیلۆ لێروکانت بە خۆتان دروست ناکەن ئەخرەوە دەبێت کەسێک بێت شارەزایی هەبێت باش لێ بزانێت ئەوانەی کۆیە باش درەسان ینی خەرچی کۆیە زیرەک و باشە لەو ئیشەی کۆش هەر نێزیکە لێوە بەرنامەم کردێ لە خۆی بەرنامەش زۆر جوانمان کرد گوت بە ئەو جارە لە تەختەقی بەرنامە باشە بە پرسیارەکە خواردنی کوردەوە لێرە دروست دەکەن مەسەن لە مالی ئەمڕۆ لە مالیان لە ماڵێ بە خۆتان من نازم بینم زۆر لەگەلی نیە ئەو لەوە هەم گەن هەمومان ئەو هاینە گەندەکان یانی خۆش نییە ماخۆم بینم لەگەڵ خوارد وڵە زۆر خۆشە خواردنی کوونەک خواردنی ئێستامی فاست فود و من خۆم زیاتر حەزم لەو فاست فودانە ینی کوردی زۆر ناحەزم کچەکەمان فاست فود خۆرە حەزم لێ کوردی نییە تەبیعەت قەلب ساغی دەستەکان خۆشبی زۆر خواست دەکەم بەو گەرمایە بەخوای مۆتەچی دەویست زۆر گەرمە مۆتەکەی خلاص دەکەم و بەردەوام دەم لە پرۆگرامەکەم دەست خۆشی زۆر خواست دەکەم جا هەرۆکە هەمومان دەزانی کە تەقەت بە ماسی زۆر بەناوبانگە شوێنی بەرهەبهێنانی ماسیە بەر لەوەی بچم سەردانی چەڵگەکان بکەم کە بەدڵنیایە و دەچم سەردانی دەکەم و بەیەوەش نیشان دەدەم لە ڕێ دوسێ دوکانم دیت ئەوە ئاگر و ماسی دەبرژێن پێم خۆش بچمە لایە بزانم شێوازی دروستکردن لەلای ئەوان چۆنە سەلام عەلەیکۆم باشی کاکە ئەحواڵت هەمووشت باشە ئەمن هەر لە دوو ڕاهاتم گوتم تەوا لێرە ماسی دەفرۆشم با بچمە لایەن و بزانم کۆ ئیشەکان چینە لای ئەو لایە لای دێڵە با بڕێت لێرە ماسیەکان هەیە ئەوجا دەمەوێت هەندێک پرسیارە لێ بکەم لەسەر ماسی تەختەم گیانی ماسی ئەو ماسی بە خۆتانیان بە خۆ دەکڕن لە چێڵگەکان لەسەر حەوز دەکرێن بەڵێ لەسەر حەوز دەیژڕین ئەو ئاوەی بگژێنینەوە باشتر نییە ئەگەر ئاوەکەی بگژێنینەوە باشتر بەردەنجی هەیە ئەزە پێم بڵێ بزانم ئەنگۆ ماسی لە چێن دەردێنێت ماسیە لەسەر حەوزەکان ئەیکڕین ئێمە ئەنگۆ دێکەم یان چێڵگەتانیە بە خۆتان چێڵگەمانی ئەیکڕین ڕۆژانە ئەیکڕین لەسەر حەوزەکان 150 کیلۆیەک دێنین ساغەکەین باشە ڕۆژانە ئەوم بە چیلۆی دەفرۆشێ
ڕۆژ وایە ینی زیاتر جمعە و پێنجشەمان بەهۆی گەشتیارەوە شوێنێکی گەشتیاری تەقا بێگومان زیاتر جمعە و پێنجشەمان سەرپێ گەشتیار بێرەدا دێن ماسی دەکڕن بە تاکیدەوەی بێتە تەختە دەبێ بە ماسی خواردنەوە بەما طبعا نێنای بزانین تایم ماسیەکەی کۆ چ خواردنێکی دەدەنە ماسیەکان مەسەلەن ماسی لێرە هیچی نادێنێ لەبەرەوەی هیچ ناخوا لەسەر حەوزکردەیە هیچی نادرێتە لێرە تا ڕۆژ بەرگاگرێت زۆر باش ماسی دەبی فەقیرە بزانم وەکو ماسی ئامادە دەکەم بە چەند شێوە ماسیەکە کێشین تەبعاً هەر کەسێک خواستی لەسەر چەند کیلۆ بێ بۆ منە 2 کیلۆ 3 کیلۆ ئەی کێشین لە قەپانە دێنە سەر مێزەکە و چایەکەین و ترش و پێی دەکەین و لە شەڕەکەی دەدەین دواتر بە جراوەیەکی خۆمان خۆشەی دەکەین و پشتی ئەستۆین بە ڕۆژی سۆری دەکەنەوە چۆن یعنی مەبەستمێ بە خەڵوزیان دێبژێن بە ئاگر سووری دەکەین زیاتر بە ئاگر سووری دەکەن ێرە خەڵوز نییە هەمووی ئەجیەوە خەڵوز نییە؟ نا ئەمە ئاگرن دەبێتە دوایی بۆ پشتبژانەکەی بە خەڵوز دەیکەین زۆر باشە باشە کام شێوازیان زۆر خۆشە مەزەن هەیە لەناو تەباغی دیکە هەیە لە ناو ڕۆنی سۆری دەکاتەوە نەوعی ئێمە خواستی زیاتر لەسەر یعنی شێوازی ئاگر زیاتر بەناو بانگە سۆری دەکەنەوە زۆر باشە تا باشێتی کە گەشتیا زیاتر جمعە و پێنجشەمان دێن و بە تاکید ئەدی ڕۆژەکانی دیکە ڕۆژەکانی کەش باشە بەڵام خەڵک ئێرە هەمووی حەوزی خۆی هەیە زیاتر دێنێ بۆی ببژێنی نایکرێت خەرچی تەقتەقی خەرچی تەقتەق بەبەستن ینی مەبەستم ئەوەیە زۆر ماسی دەخۆن لێ بێزار نەبووینە یان هەر خۆشە ماسی یعنی وەک گۆشتی سوور و وەک مریشک نیە ینی تابی خۆی زیاتر حەزت پێ بێ دەبێت بە خۆشی ئامادەکرا ئەی تەبعاً ئەگەر دوکان بۆ دوکان شوێن بۆ شوێن فەرقی هەیە لە ئامادەکردن تام بۆ تامش فەرقی هەیە باشە ئەگەر زانیاری تەبی مەسەلەن ماسی لە تەختە زیاتر ڕەوانی چ شوێنێک دەکرێتە زڕەوانەی هەموو شوێنەکان دەکرێت خوار و ئێرە خەولێر سلێمانی هەڵەبجە لە هەموو جێ خواستی زۆر لەوانەیە 180 ماسی هەرمی کوردستان لە تەختە بەرەم دەڵێ بە پارێزگای ماسی بەخێکردن بەناوبانگە زۆر زۆر باشە زەم ئێستا دەچم سەردانی چەڵگەکان دەکەم دەمەوێت بزانم ماسی کووە و کوونیەوە بە تایبەت کێڵگەکانی کەپەنەک بەناوبانگە لە ماسیە کەبەنەک تەختە لە تەختەکەش کەپەنەک کەبەنەک زۆر ئێستا دەچمە چێڵگەی کەپەنەک هەردوونەکەی خۆمانە و بەناوبانگشە لە ماسی لە تامش بەڵێ زۆر باشە وڵاتە دەچم بزانم ئەتانێرم بۆ شوێنە و شوێنێ تایبەتشە زۆر باشە دەستەکان خۆشبی زۆر زۆر سپاس دەکەم زۆر مەمنونم ئەوجا من دەچینە لای چێڵگەکان بزانین لەوێن دەرماسی بەخێوکردن سڵاو دەبێ مامەجان یاخۆت بەخێری بەتاکە گەلێک مەمنونە باشە گەلێک مەمنون دەکات زۆر مامەجان دەمەوێت هەندێک باس تەقتەقم لە بۆ بکەیت تەقتەق پێشەش مار بووە وەختی خۆی شەخەما لەسەر شاخەوە بێنە شاخی قەلان شاخی قەلان لەوێ بۆ پێشەش مارە ئاوی هین نەبووە ئاوی خواردن و ئەو هاوەک ئێستاوی و مەچینەکە بۆ مەچینەی پیان دەگۆ مەچینەی لیستەر مەچینەی لیستەر ئینگلیزی هەبوو هەندی هەبوو بەو مەچینە ئاو دەدرا پێشەش مارە ئیتر دوای وردەوردا تەشم ئەو گەورە بوو شتەکە و ئەو زیادی کرد ئیتر لە دنیا هەر لە قەرنا هەر لە کەپەنەکە لە گەرمەکە لە تۆمەیدا لە مخرەخ لە تەختە خڕبوون ئێستا گەرمەکە و دەما بگرە هەشت با دەمار بوو بی ئێستا 2000 ماری زیاترە ئارێوەڵە بە هەمووی من بەفەکرم دێ دوسێ جێبی لێ بوو جێب ڕەنگە نەدیبی ئەرەوەڵانم دیتە بەس ئێستا ماشەڵڵا دنیا لەسەر سارە ئێستا لە باتی 2 جێب و 3 جێبی ئەدا ئێستا 3000 بەس مەرزەی تێدایە ئەوە جگە لەوەنە شەو لێک زر و نازانم ئەنمای بە شێوەیەکی بەرچاو و تەختەق زۆر گەورە بووە زۆر گەورە بە سەبارەت بەو زێ شوێنێکی تەختەق شوێنێکی خۆشیشە زۆر حەزەکەی تو وە کابرا گوتەی بە مسەقەفی بژێ بەنەوعی مسەقەف حەزەکەی فەلع بە مەرداری بکە حیوانداری بکە معمەلە بکە لێرە هەموو نەوعات جێ بوویتەوە نەوعاکە هەموو نەوع خەرکێک جێ دەبتەوە و کاسبی تێدایە و ژیانی تێدایە و تەختەق شوێنێکی زۆر خۆشە ئەرەوەڵە زۆر خۆش باس بەم خەڵکی تەختەق بەگشتی خەریکی چییە خەریکیە بەڵێ والله چی ئیش دەکەن بەگشتی والله لێرە بابرێن بگرێت زۆربەی معاش خۆرە موظف معاش خۆرە من بخۆم لەخوا بەزای 5 کوڕمێر 5 معاش خۆرە الحەمدولله کار و کاسبی خۆیان هەیە معاش خۆر لێشان لە محکمەیە خەرۆژ ئیش و کاسبیە و ئەوی دیکە
مثلا خرج اگر عندك بالصوره الممنون والله بهاتي قرآن تبي اوها وقت نصر راوستم والله لا كنت في خوشه اوها والله يتر هند زور بشي خرج زرعات دكا ايه تيشي دايم معملتي إيه. معملة دكا حيوان وآجل داري روج دكا إيه. موظف يشتري دايو باش نظام زراعه تشتا تشبه هندي زرعات والله زراعة اللي رشوتي اللي دكري خياري اللي دكري طماطي اللي دكري لدرو بركي ايه بامية بانزان ناس انواعش انواع شو اللي ذكري باش فهم بسيارة انواع رزق انواع رزق با بسيارة تجي كلا تبقى بري استاش لو خارج وش بيشتري خوارده كردواري كان درزنا كان اخي بريم تيزا إذا من تو بريم بتو بريم ولا شيء وشي بروش لا توصل على بروش روج فركان بروج والله بروش جزان دا يدك يتكفتا اريو ايه ادبا اخوي قال ما كنت ابو صاور ابو اخوي نيتك سكت في بريم بري قال ما كنت او ندخوشا ام قال ما كنت دخو والله حياة راسك يسك قوش تدابي والله رحمة اللي بيتن اري والله راسك ما قوشتي لي بني تنخوشا من روجك فركان قلت هنباو قلت نباوكم كان بس سؤالك اللي كاين قلت فرمون ان كانت قلت لا شي كانت شاشم كوينديا قلت فرمون قلت باوا سؤالك انجليزي لكن بالقران اذا باش تفكرنا ما زوري ما العالم قلت داولي بردن دا كاين تقابو بردن قلت باوا سؤالك انجليزي لكن قلت زور باشا كرم سؤالك انجليزي لما قلت بري قلت مش سؤالك كردي ثاني ذاك كردي ايوه والله سؤالك كيف الناس من نقص مش انجليزي بخدي الا شيء استكان بس تلف كلمه معي قلت مدباش مش سؤالك يعني قلت عندي هلا قلت مكاكا بنيرو كوبران درينتي نيرو كوبران قلت عم بابش ديوان هذا لي اخنيرو كوبرانسيا اخ بيدرم استا بيدرم قلت بانزا ساري انغو ناني نيرو كوبران تا خواديا ناني نيرو كوبران تا خواديا قال والله بابا ما نازع نيرو كوبرانسيا قلت كرم نيرو كوبران وبنبل او ابو دكرا سرملي هي استركايا جايكا زوتي في دكرا بوي دا قلت نيرو كوبران زوتي في دكرا زوتو دكر قلمتو دكر قلت او قلمت وقت خوي بداس دورا وداس قيناخ دورا قلمت ناكوتا دكرا هي دكرا هم انواع اشتري دكرا بروش وصاور قلت كرم بنزاسا ناني كل نيرو كوبران تاخذها اگر نيرو كوبران نبوايا او هي استرانا او دو او غنمه بس دورا او دو هي استريا او دو غايا اغنيرو كوبرانا كي عيب نبي نكرا يتسرمل زوتي بين دكرا بس بحكم او زوتا او توي دكرا استا غنم كوران وشتانا شنما استا نما يوزان ستان بندري غوري عندك كده تنخوش سربا اري والله ما يقدسوا من دسوا تودسوا نازامك او ده قال مقتادي دبخو قال مقتادي خوشا تنخوش دوای هنیا من داخل دبونو ولا دوري منظرك يوم حافة كان دزو اري والله جني قرأت يوم بيكو استلي عند الزدايم يعني هردا خلاص قال مكان ماما منو كاتي قد كابو متشوانا ما ذكر دري سرسبي بندا صالح حميدة زانت أخذ تكور دواري خوشة نابي كومبي نابي يعني أشهد بالله وأنا أسامن أشتم دوي في خوشة بس آخر تبكي برو أتدري خاتونك تخوارني كردواري لبود رسطاتن إذا من ترسيتونا بدنا نقوم من هالخاتونة كمية أما السي خاتونة منها بقولي إخوي ياكم لدور هوليري هنا دور هوليري أول مديري مكتبه مديري مكتبتي أنا بخواي والله دست تخوش بداخل أمري خواي هزار رحمة لي يستاج دوانم هي يجان داش كركانة يجيش منها أو داتشيا أو داش دوكس من هي يجان بولين داش خليب هو قصقال ما خوش ها دوكس مان يجان بولي نويا ناوي دياري يجان ناوي لعليا بولي شاشة لي ربي خوالد نستي خوبة تماني بكيسي بري خوبة تماني بكيسي كديت مسيت ايستا جود ما قيناك السيم هنايا خوي توار توا توار شنو بياو توار بس بخواي لي قري باشا شنو بياو توار شن ماري لي دي شرعي خوي اري والله ويا اري والله ما دام كابرا بيدك بابيني وكيف خوك اري والله الكركان شو معنا ولا من الاخبار زياده كل ساعه ما نحن ادي جنا كانت كان خوش دبي جنك استاذ ما يداش كركان لقى كرك معنا ما مصري انجليزي لك بيا ادي لو لقى خودني اخر قلتم بالبيبي قلتم جنك همو خوش بيسني ومصرفك من شده خوش بيسك دايت كركان هم اللي قال لك هذا دري ها او بنزم دشي
هەموو سیارانێ سواری سیار دەکەن لۆ لۆ سلێمانی دەبن لۆ کۆی دەبن لۆ هەولێری دەبن ئەوەندە خۆشیان بەو گەورەیە ئەرێ وەڵا بەس من سەری لێ دەم زۆر وڵی ئیمالی مەکە سەری لێ بدە مالی کو دەکەم 50 سال پێکەوە ژیایی قەل لە بیرم ناچی ناوە دەستەکان خۆشی گەلێک مەمنونە بۆ قسەکان زۆر زۆر سپاس دەکەم یاخوا بەخێر بێت یاخوا سەلامەت بی گەلێک مەمنون زۆر زۆر سپاس وڵی قسەی زۆر زۆر خۆشی لە بۆ کردین دەستەکانی خۆش قسە خۆش بوو بزانم کەسی کەنیە لەناو بازاڕی تەختەقی قسەم لە بۆ بکاتنەوەی ئەو مامەیە قسە خۆش نێک فەردە سووفم سەلام عەلەیکوم ئاساییە بێمەلاها السلام عليكم باشي أحوالك والله فرد سوفم دي دوتم بزانم استاش خاركي سوفي بكار بيني سوف بلي روزانه بكار دي لو دوشاق لو باليب لو ناولانك يعني استاش خواستي لسر وكون نوا بس كمتر بس كمتر أصبح زكاة سر الشترا بوليس تركا كام يعني تندرسترا والله أصبح زكاة صحي درا يعني بوليس تركا بلي أدي إذا ما دام خرجي شهر أوي بكار ديني أخذ الرا بس كمتر كمتر درا أصبح زكاة سر الشيء أصلا زور باش أدي إيش شو كاركوا ودار وعدا ولا كذا أرى لبازار بعام كذا أصلا لبرت هاي والله هذه خمسة كلا سربتي بمعاش ويا والله هو وش معاش أو رولاني حفتك دوای معاش بازار باش بیان کابرا معاشی ورگرتیا سه روز چهار روز که معاش دی بازار عیبی معاشك خلاص دکاش نکا خلاص دی بازار نمیاد ساوره که معاش بیتو ان شاء الله همون شد باش دی بازار خام باش دی زور زور سپاس دکم زور سپاس ممنون گلک ممنون زور سپاس اوش بازاری تق دکان شیرینی و ساعات و او جو کاتی داخلی تق بوم او ها هاتم لخوارو دوکانێکی پەل ئەوەم دیت ها تێشکە و بولبول و ئەو شتانە زۆر حەزم لێ بزانم لە ماری هەیتمان بخۆمان ئەوها بولبولی جوانمان هەیە ئەوجا گەیشتمە ئەو شتانە ناویستە پەلەوە ئەو کۆترە جوانەی ئەو چێ ئەو هەموو ئەمریشکیان هەیە ئەوە جوانە ڕەش و ئەوە ئەوە زەردێنەی مراویە فەرخەی مراویە کەس غەڵەت نەکا لە پێشکامیرەی کەس غەڵەت نەکا کاکە کەسی لێیە کەسی لێ نییە ماشەڵڵا کەس عیبی ئێرە شارۆچکەی تەقتەق سەر بە قەزای کۆیە و کەوتۆتە لای ڕاستی زەی بچووکەوە لە ڕۆژهەڵاتی هەولێرە 90 کیلۆمەتر و لە باکووری کەرکووکەوە 6 کیلۆمەتر دوورە. شارۆچکەی تەقتەق بە 22 گوند دەوردراوە و ژمارەی دانیشتوانی زیاتر لە 25,000 کەسە. شوێنێکی گەشتیاریە و گەشتیار زۆر سەردانی دەکەن. هەروەها شوێنێکی گرینگە بەهۆی هەبوونی کێڵگەی نەوتی تەقتەق. هەروەها ئەو شوێنێک کە من لێم شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە. خاصەتەن جومعان و پێنجشەمان گەشتیار زۆر دێن سەردانی دەکەن لە هەموو شوێنێک سەردانی ئێرە دەکەن ئاوێکی زۆر خۆشی لێ و کەشەوایەکی خۆش و خۆشی هەیە لە بۆ گەشتکردن و سەیرانکردن. هەروکو باسم کرد کە تەقتەق بە ماسی زۆر بەناوبانگە اینجا هاتمە لای حەوزی ماسیەکان لە گوندی کەپەنەک
کاکیمداتێک کە حەوزی ماسیە پێم خۆش بوو بێمە لای و لەسەر ماسی هەندێک زانیاریم بداتێ چکە خۆی خاوەنی حەوزی ماسیە و ماسی بەخێر دەکاتن سڵاو دەبێت کاکیمدات خێربێن سەرچاوان بەخێربێن یاخۆ سەرچاو زۆر مەمنونم زۆر سپاس دەکەم خێرمتانەکەم زۆر سپاس حەوزی ماسی هەیە بەڵێ ئەو دەمێ بزانم ئەنگۆ ماسی لە چەند دەردەینن ڕۆژانە مەسەلەن کو دەست بە ئیشەکەت دەکەی بەخێوکردنی ماسی کۆ بە شێوەیەکی گشتی بەڵێ ئێمە ئەوەل جار پەنجە ماسیمان بۆ دێ لە حەلە لە خوارەوە حەلە چەند دەرێ لە پارێزگەکانی عێراق حەلە تێگەیشتم بەڵێ هێنی دیکردنا ئەو حەوزانەوە تۆڕی بەسەرایە دەین تقریبان 20,000 گەهێنین تۆڕی بەسەرایە دەین لەبەر تەیر و مراوی بڵێ دابەشی دەکەن بەسەر حەوزەکان بەڵێ دوایی کە ئەلەفی خوار تۆزە گەورە بۆ ماسیەکان بووە کەف تەوزیعەکەن بەسەر هەموو حەوزەکانە یعنی یەکەم جار لە یەک حەوزی دەکەن وەک گەورە بۆ دابەشی بەڵێ لە یەک حەوزیەکەین دواتر تەوزیعەکەین ڕۆژانە ئەوەل جار بە تەشت ئەرفی دەدەینێ وەکو هەویری خۆمان چۆن لە ماڵەوە دەیشێلن ئەوای لێ یەکەین دواتریش کە گەورە بوو دەیکەین ئەو کۆلانەوە ئەرفەکەی ماسیەکە بۆ خۆی دەدەیخوا ئەو خواردنەی باس کردەی خەنە ناو ئەو بەڵێ ئەوە کۆلی پێڵێن بەڵێ ئەرف دەهێنین دیکەین ناو ئەوە و ماسیەکەش لە بنەوە خۆی لەو شیشانەیەدا و ئەرفەکەی دەخوارەوە بۆی دەیخوا ئەی زۆر باشەوە خواردنەکەش خەسار نابێتن دەشزانی فێر بووینەکە ئەوە جێی خواردنەکە ئەرفەکەی خوا و خەسار نابێنی ئەی زۆر باشە دی و ئاسن و شتانی هیچ ئەوە نافورەی پێڵێن بە ڕۆژەوە نافورەی ناوێ ئۆکسجین هەیە بای دێ و ڕۆژ بە خۆی ئۆکسجینی هەیە بەڵام بە شەو لە مەغریبەوە بانجی مەغریب بە دواوە دەبێت ئەو نافورانە پێ بکرێت ئەگەر کارەبای عام نەبێت دەبێت مولدی بۆ پێکەی ئەگەر بێت و 20 دقەیەک بیکوژێنیەوە شەو کارەبانە بێ ماسیەکە دەمرێ ئۆکسجینەکە ئۆکسجینیان لە بۆ دابین دەباتن زۆر باشە ئی بزانم ماسیەکان نەخۆش دەکەون بەڵێ ماسیەکان نەخۆش دەکەون بە پێی وەرزە طبعاً وەرزی گەرمی و ساردی بە شەو سارد بێ و بە ڕۆژ گەرم بێ ماسی نەخۆش دەکەوێت تووشی ئینتیهابات دەبێت تووشی کەڕوو دەبێ ماسیەکان دەمرن ئێستا بە نسبەتەوە ماسیواتیا ئەوە کاتەکەی ئێستا بە شەو ساردە لێرە بەڵێ بە شەو ساردا بە ڕۆژیش گەرمە باشە چ وەرزەك زیاتر وەرزی نەخۆشیە یعنی لە بەهارانە لە بەهار بە ڕۆژ گەرمە و بە شەو ساردا بە ڕۆژ گەرمە بە شەویش ساردە پاییز و بەهار یعنی تووشی نەخۆشیە بن ئەوە ماسیە مردیە ئینتیهاباتی دی ئینتیهابی کردووە شەو ساردا بە ڕۆژیش گەرمە بە ڕۆژ ئەلەف ئەخوا دێتە بنی بە شەویش جەوەکەی ساردا بۆی هەزم ناکرێن باشە گەوشی دەمرن هەمووی دێنە لێوەکان بەڵێ هەمووی دێتە ئەو ساترانە ئەگەر نەخۆش بێ خۆی لەو ساترێنێ سەری بە ساترەکە وێنێ و پاش ماوەیەک دەمرێ باش ئەدی و کاریگەری لەسەر ئەو کاین دیکەش نابێت کە زیندینە یعنی ئەوانیش نەخۆش دەکەون ئەوانیش نەخۆش دەکەون ئەی چ دەکەن ئەنگۆ ئێمە ماوەمانجی جارێک ئەو ئەوە تاقیمەکەین دەرمان هەیە کۆپری لێدەین یعنی نەخۆشی شت زۆر باشە بە نەخۆشی کۆپەرەکە نەخۆشی ناهێلێ یعنی کۆپەرەکە دەرمانە بەڵێ کۆپەری لێدەین ئیکۆسیدی لێدەین بابینەوە سەری بابەر نەبیەوە ناحتیاجە ئەوەیە چەند قۆڵە هەتا پشتێنێ ئێرانە هەتا چەندە هەتا پشتێنە هەتا ئێرە هەتا ئێرانەی ئاوەکەی ئەی زۆر قۆڵیش نییە نا زۆر قوڵ نییە ئەی زۆر باشە دی ئاوەکەی دەگۆڕن ئەنگۆ ئێمە هەموو ساحب حەوزە ماسیەک هەر ئاوێک نەگۆڕدرێ ئەو ئاوە بۆ گەنە بێ ماسیەکەش نەخۆشەکەوێ بەڵێ ئێمە تەنفیز هەیە لە بن ئاوەکەوە ئاوەکەی بەڕێەکەینەوە بۆزێ و بە غەنزیلە ژیام زەخا ئاوەکەی دەردەین ئاوەکەی یعنی ئاوەکەی خیان دەکەنەوە ئاوی خاوێنی شتیەکەینەوە ئاوی خانج ئەدی و ئاوی لە چێن دەردێنن ئەنگۆ حەوزە بە خۆتان دروستان کردیە ئاوی بارانی بەڵێ ناهی ئێمە لە زێوە ئاوڕایە چێشین و بیریشمان هەیە هەردووشیان یعنی هەیە بیری هەیە وەشە هەردووشیان هەیە زۆری هەیتی بەس هەیە ئاشوێنەکەی ئاوی نییە ئەوە لە زێوە ڕایە چێشێ زۆر باشە بزانم زیاتر ماسیەکەتان لە بۆ چێن دەردەنێرن ماسیەکە منێمە زۆربەی بۆ شارەکان دەینێرین بۆ سلێمانی و بۆ هەولێر و بۆ دهۆک و بۆ هەڵەبجە و یعنی ئەگەر ماسیەکە بێ و دەرچێ ڕۆژی وایە 5 بار 6 بار ماسی بارەکە لە دەڕۆ دەرێن خەرچی تەقتەق دەرێن تەقتەق پارێزگای ماسی بەخێوکردنە بەڵێ ماڵ نییە ئەوەی خەرچی ئەو سنوورە بێ ماڵ نیە حەوزی نەبێ حەوزی ماسی هەیە هەمووی حەوزی ماسی هەیە ئێستا لێرانەوە بڕۆ هەمووی حەوزە ماسیە هەتا دەستەوە دیمەنێکی زۆر جوانیشی بەخشیانی هەموو مەجموعە حەوزە زۆر جوانە باشە چ شتێکە هەیە من لەسەر ماسی نەپرسی بیتر ماسی وەزعی ئێمە بۆ ماسی بەس مراوی وەزعمانی تێکدایە مراوی سپیانی دەفڕین مراوی سپیانە و نوعشتریشی هەیە ڕەشە مراوی پێڵن یعنی ئەگەر ئێستا من ئەو حەوزە ماسیم تێکرد بوو ئەوەیان 24,000 ماسیم تێکرد بوو بەچکا هی نابووم ئەوەلجار دوای ئاوەکەم داگرد و ماسیەکە تۆزە گەورە بوو حسابمان کرد بە حسابی قل دەیژمێرین ئێمە
12,000 تیاما بوو لە 20,000 باڵێ 24,000 نیوەی ڕێکێخوا خواردبوو نیوەی ڕێکێخوا ئەو لە تەنیشتمەوەی 30,000 تێکردی 8,000 ماوە باز مراوی دەیخوا بۆق دەیخوا بۆقیش پیا دەبی لەناو ئاوە بەڵێ بۆقیش دەیخوا و ماریش دەیخوا ماریش بەچکە ماسی خوا بڵێ ئەدێ بودەچنە ناو ئاوی ئەدێک مارە شتێک پێ مار لە ناو ئاو پێتەوە نادە زانیارە چکە بوو ئەدێ و ئیشە ژازام دەی بەهێرەوەزی بکەلەوە نێ بەتێنی ناتوانین نابەتێنە ناتوانێ ئێستا من ئەلێرانە حرسم هەیە ئەلێرانە دێ بە شەو لێرە دەبینێتەوە بە شەو بڕۆژ ئێرە نابێت چۆل بەڵێ بە ڕۆژ ئۆکسسیجینی نایە بەڵام بە شەو ئۆکسسیجینی دەوێت دەبێت مۆلیدە پێ بکرێ باش لەبەر چ بە شەو ئۆکسسیجینی دەوێت بە ڕۆژ ناوێت واللهی شەمس ڕۆژ ینی ئۆکسسیجین ئۆکسسیجین دروستەکە بە ڕۆژ بڵێ بۆی دابینەکە باشی دێ بەڵام بە شەو نەخۆش هەرتەبان نەخۆشیش بە شەو زیاتر نەخۆشەکەوێت بەڵێ تەواو دەستەکان خۆش بێتن ئەوجە من زانیاریم کۆ کردەوە لەسەر ماسی ئەو دەچم ماسیش تامیش دەکەم زانم ئێستا ماسی دەرکردووە بزانین برژان دیتی وڵی لێیان برژاندی نەدەبی بچین بخۆ ماسیەکەم زۆر گەورە نییە ئەوەتانی دەستەکان ئاگردای ناوە زۆر نانە زۆر زۆر سپاس دەکەم پێش بێم کە گوتیان بڕۆ لای کاکیمداد و گوندی کەپەنەم گوتیان تا دێن و ماسیشان بۆ ئازر لە خزمەتتانە بەس باسی شتر کە خوارد نەچان دەدەنێ بەڵێ ئێمە ئەلەفێ دەینێ ئەلەفی دەدەنێ بەڵێ ئەوە ئێستا دەخواتن وەنیا زۆر بابچینە لای ئەو بزانێ باشەوە هەر ئەوها هیچ زیار نینە نەهر لە بناوەکەیە بەس ئەلەفەکە دەکەێنە کۆلەکەوە ئیلی ئەو کاتی ماسیەکە بۆ خۆی دێ بۆ نەکە خۆی لەو تێلە ئەدا لەو شیشەدا و ئەلەفەکە دێتە خوارەوە زۆر جوان بێستاها ئەو کە داهاتە خوارێن دەیخۆن زۆر جوانە گوتم ئێستا هەمووی هاالە و لێوەی دەسوڕێتەوە بەس لە بە مراوی شتی ناساوە مراوی نایخۆ بەس ماسی گچکە مراوی دەیخوا هەنچی پەنجەیەک ئاوە دوو گەورە بینێخوا ناستەوە مراوی نایخواوە زۆر باشە دەستەکان خۆشبی کاکیدا زۆر زۆر سپاس دەکەم سپاس دە بۆ زانیاریەکانی مەمنونم سەردانی حوزی ماسیم کرد و سەردانی دوکانێکیشم کرد کە ماسی برژاوی هەبوو ماسی برژاوی کاروانی پێ دەڵێن ویستم هەر لێ ماسیەک بخۆم تاقی بکەمەوە کە شوهەوەیەکە کەمێک تێکچ و بەڕاستی ئیزنی نەدام لەوێ ماسێکە تاقی بکەمەوە و میوانداری ماڵی کردم زۆر زۆر سوپاسی دەکەم بەڕاستی ئەزیەتمدان پێم خۆش نەبوو بەڵام ئیزنیان نەدای ئەجاوەرم با بڕۆینە ماڵی کاکەوە سلام علیکم کاکاروان دەستەکان خۆشبی ببوورە تخوا ئەزیەتیشماندا زۆر زۆر مەمنون هەرموو جەماعەت زۆر مەمنون کوی کچە جوان باسی بەجددی ماسی برژاوی کاروان دەرەجەیەک بوو کاکاران ببوورە تخوا پێشە توش دەستم پێ کرد بەس بەجددی ئەگەر مایکەکەی بگری زۆر زۆر سپاس دەکەم زۆر زۆریش بەتام بوو دەستەکان خۆش بێ مجاملە ها مجاملەی ناکەم بەڕاستی ماسی برژاوی کاروان وەنیانی تاو دەستەکان خۆش ئەرێ وەڵاهی ئەوجە خۆش و بەتام بوو دەستەکان خواردنەشی جیاواز و خۆشە هەر خۆشەم خواردنەکی بخۆت دەستەکان خۆشبی مندارەکەش هەستا گەرمایەتی دەستەکان خۆشبی بەردەوام دەبین لە خواردنەکەم یان خواردنەکەی تاوا دەکەین و دواتر بەردەوام دەبین لە پرۆگرام
کوردستان هەروەکو بینیتان پرۆگرامی ئەم جارەم لە شارۆچکەی تەختەقی جوان بوو کە شوێنێکی گەشتیاری خۆشە خەڵک دێن سەردانی دەکەن شوێنێکی گەشتیاریە و خەڵک بە ڕاوماسی خێریکە و کوشت و کاڵیش دەکەن. پرۆگرامی ئەم جارم کۆتایی هاتیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێت تا پرۆگرامێکی دیکەی تامی سەر ڕێگا لە شارێکی دیکە و لە شارۆچکەیەکی دیکەی ئەم کوردستانە جوانە خواتان لەگەڵ.